سەبارەت بە کاریگەریەکانی کێشە ئەلکترۆنی لە سیستمی کراود سترایک گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ڕەوان سعید شارەزای کاروباری سایبەر سکیوریتی لە ناشڤیلۆ لەگەڵماندایە. بەڕێز ڕەوان ئەم کاتتان باش. سلااف کەکڕەوان دخوازم بزانەبم ئەو پرۆبلەمێن و سیستەما ئەلکترۆنی یا جیهانی مژول کردیانی چی بوو؟ پرۆبلەم چی بوو؟ Yeah, really the outage was caused by a faulty update from CrowdStrike. CrowdStrike is a leading cybersecurity firm that offers antivirus and endpoint detection solutions to computers. And CrowdStrike is used by many... ببورە ڕاتەگرن ئەگەر پێم وابێ هاوکارانم قسەیان لەگەڵ کردبی کە بە کوردی وەڵامان بیتەوە گەر بتوانانی ئەگەر نابا کەمێ ڕات بگرین تا کەسێک بێت وەرجێڕانمان بۆ کاگەری شەتوانی بە کوردی ئەو باشتر. دەست هەن جوابێ نزانم دەم کوردی هەکە ئینگلیزی هەب بشێت ئەکەنە چنینە. ئۆکێ بورە ینی مەگەر ببورە ڕات بگرین مەگەر تاوانی کە وەرجێڕێک بێت وەرجێڕانمان بۆ کات بۆ سەر زمانی کوردی ئەجاگەر لەگەڵمان بمێنیتەوە کاتمان زۆر ناوێت تاوانی کە کەسێک بێت وەرجێڕانکە بۆ سەر زمانی کوردی بۆ ئەوی زانیاریمان پێبێت لەبارەی ئەو کێشانەی کە ڕووی داوە چ وڵاتێک چ ناوچێک زۆر زیانی بەرکەوتووە بۆ پێی کە جیهان تووشی کێشەیەکی گەورە بوو لەسەر و کێشەی کە ڕوویدا. گەڕێنەوە سەرپرسی کاریگەرەکانی کێشەی ئەلکترۆنی لە سیستمی کراودسترایک کە ڕوویدا جیهان تووشی کێشە بوو. گفتوگۆکەینەوە لەگەڵ بەڕێز ڕەوان سعید شارەزای کاروباری سایبەر سکیوریتی لە ناشڤیلۆ لەگەڵماندا. بەڕێز ڕەوان سڵاوتان لەبێت. سلااف کێراوان جارێکتر کەکراوانە و پرۆبلەما و دووهی ڕووداید سیستەما ئەلکترۆنی دە چی بوو؟ بەڵێ کێشەکە بە هۆی ئەپدەیتێکی خراپەوە یاخود کێشەیەک لە ئەپدەیتی کراوستاندا هەبوو ئەمەش واتە ئەو سایبەر سکیوریتەیە کە هەبوو دژە ڤایرۆسێکیان بەکارهێنا بوو ناساندنەوەی ڤایرۆسێک بوو لە کۆمپیوتەرەکان و کراوستراک زۆرێک لە خەڵکی بەکارهێنەرێکی زۆری هەیە لە بانکەکان و فڕۆکەخانە و نەخۆشخانەکان خەڵکێکی زۆر و ژمارەیەکی زۆر بەکارهێنەرنی ئەم سیستەمان و ئەم دژە ڤایرۆسانە پێویستیان بە ئەپدەیتە بەردەوام بۆ سیستەمەکە پارێزراو بێت. لەم حاڵەتەدا کراوسایک ئەپدەیتێکی بەرهەمهێنا کە بووە کێشە بۆ ئەو ئامێرانەی ویندۆز بەکاردێنن و بەکاردێنن و چەندین کێشیان بۆ دروست بووە وەک ئەوانەی کە لە نەخۆشخانەکان و لە فڕۆکەخانەکان دابن. ئەم جۆرە چارەسەرانە کراودسترایکێتی پێویستیان بە دەستگەیشتنە بە زانیاریەکان و ڕێگریکردن لە ڤایرۆسەکان بۆ ناو کۆمپیوتەرەکان بەڵام ئەمەشمانە ئەوەیە هەر جۆرە هەڵەیەک لە ئەپدەیتەکە دەبێتە کێشە بۆ بەکارهێنەرانی هەر جارێکیش لەم کێشانەی لەم شێوەی دوێنێ ڕوودەدا هەزاران ئامێر لە کار دەکەون و ناتوانن ئەو کارێک کە پێویستە بیکن و تووشی کێشە دەبن. بەڵێ بەڕێز ڕەوان ئەم کێشەیە چۆن دۆزرایەوە چۆن چارەسەر کرا دەبێت جارێکی تر ئەم کۆمپانیایە ئەپدەیت بنێرێتەوە بۆ ئەوانەی کێشیان بۆ دروست بووە ئەمە ترسێکی لای ئەوانیش دروست نەکردو لەوەی کە جارێکی تر ئەپدەیت لە سیستمی دژە ڤایرۆسەکانیان بکەن هەمان کێشیان بۆ دروست بێتەوە. بەڵێ بە شێوەیەکی گشتی کێشەکە و کاتە ڕوودەدات لەسەرەوە ئامێرانەیە کە کاریگەریان لەسەر بووە بەهۆی ئەم کێشانەی ڤایرۆسەوە. کێشە سەرەکیەکە ئەوەیە چونکە لە سیستەمەکەدا کێشە هەبووە لە ئاساییشە و لەو ئەپدەیتێک کە هەبووە کێشە بۆ پێویستە ئەم فایلە سیستەمانە جارێکی دیکە دووبارە ئەپدەیت بکرێنەوە و ڕێگری دەکرێت و دواتر جارێکی دیکە دەکرێت ڕێک بخرێنەوە و ڕێگە نەدرێت بە بەکارهێنەرانی بۆ ئەوەی ئەکسسیان هەبێت بۆ چەند داتایەکی هەستیان و ئەمەش دەبێت یاخود ستافەکەیان خۆیان بستنە ئەو شوێنەکار لەسەرکەون چارەسەر بکەن یاخود ئەبێ بەکارهێنەرەکان بتوانن لە ڕێگەی پاسوۆرد و چەند سیستەمێکی دیکەوە چارەسەری کێشەکە بکەن و خۆیان بەدوور بکەن لە کێشەی ئاسایش ئەو کێشانەی کە وەکەوەی دوێنێ ڕوویدا هەزاران کۆمپانیا تووشی کێشە بوون و لە کارەکانیان وەستان و ئەمە بووەتە هۆی کە ویندۆز پریمیەم
دابەزێن لەسەر کۆمپیوتەرەکانیان و بۆتە هۆی چەندین کێشەی دیکە لەسەر کۆمپیوتەرەکانیان و بۆتە هۆی بەکارهێنانی چەند توول و ئامرازێکی پێویست بۆ کۆمپیوتەرەکانیان بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی دیاریکرا و تایبەت ئەکسسیان هەبێت بۆ سەر ئەو کێشانە و خۆیان بتوانن چارەسەری بکەن لەم ڕێگەیەوە ئەوان دەتوانن ئەو فایلانە ڕەش بکەنەوە کە کێشەیان تێکەوتەوە بەبێ ئەوەی سیستەمەکانیان ڕێگە بەوانە بدەن بەکارهێنەرەکان هیچ زانیاریەکی هەستاریان لەلا بێت و بەبێ ئەوەی کارمەندانی ئایتیان بنێرنە ئەو شوێنە کەکراوانەها ناوەندی ئەو پرۆبلەمە ئەمریکا بوو بەس کارگەری لە بریتانیا لە فرانسا لە ئەڵمانیا لە تورکیا لەگەلک وڵاتان کارگەری کرد چارەسەری گاوا پەیدا بوو یعنی دەبێت چارەسەریەکە گشتی دوێ دەربارەی دەگەرتمە ئاگادار بکەن بەڵێ بەهۆی ئەوەی کراوسترایک سیستەمێکی زۆر بەناوبانگە و سیستەمێکی سایبەر سکیوریتی زۆر بەناوبانگە زۆرێک لە ڕێکخراوەکان زۆرێک لە نەخۆشخانەکان و بانک و فڕۆکەخانەکان لە سەرانسەری جیهان ئەم سیستەمە بەکاردێنن بۆیە دەزانین کاتێک کە کێشەیەکی لەم شێوەیە ڕوودات بەهۆی ئابدێتەوە بێگومان ئەمانە هەمویان کاریگەریان لەسەر دەبێت هەزاران ئامێر کاریگەریان لەسەر دەبێت و بەهۆی ئاسایشەوە و ئەم سیستەمە دەتوانێت دەستی بگات بۆ شوێنی زۆر هەستیار لە نێو ئامێرەکاندا و ئەمەش دەبێت لەهۆی کاریگەری واگەر ئەمە کاریگەری لەسەر بێتن بێگومان کۆمپیوتەرەکەش کێشەی تێدەکەوێت و ناتوانێت کار بکاتن بۆیە ئەمە کاریگەری لەسەر هەزاران کۆمپانیا لە سەرانسەری جیهان بوو بەڵێ سەبارەت بە زیانەکان لە کەرتە جیاوازەکان هیچ ئامارێ داتایە زانیاریەک بڵاو بۆتەوە کە لە کەرتە جیاوازەکانی ئەمریکا قەباری زیانەکان چەند بووە چۆن بووە بەڵێ ئەوەی کە دیارە ڕێک با بڵێن ئامارەکان دیار نینە نازانین بزر چەندە بەڵام ئەمە کاریگەری لەسەر هەزاران ئامێر هەبووە کاریگەرە بووە لەسەر پچڕانی خزمەت گوزاریەکان لە نێو ڕێکخراوەکان و با بڵێن فڕۆکەخانەکان بۆتە هۆی ڕاگررتنی گەشتی فڕۆکەخانەکان نەخۆشخانەکان لە کارکەوت بوون بانکەکان چەندین کێشیان هەبوو لە جێبەجێکردنی کارەکانی ڕۆژانە ئێمە باس لە ملیۆنان دۆلار دەکەین کە کاریگەریان لەسەر بۆ بەهۆی ئەم کێشەوە بۆیە ئەمە کێشەیەک بۆ لە سەرانسەری جیهان نەک تەنیا لە ئەمریکا بێگومان ئەمریکاش وەکە ڕێکخراوێکی دیکە کە لە وڵاتانی دیکە کار دەکەن لە نێو ئەمریکا ڕێکخراوەکانیش کێشیان تێبوو کاریگەر بوونە بۆ ئەمە کێشەوە دەزانین لە ڕۆژی هەینیەوە دەزانین چەندین فڕۆکەخانە گەشتەکانیان کۆتایی پێهێنا و گەشتەکانیان ڕایگرت و چەندین ڕێکخراوی دیکە کێشیان تێکە چونکە سیستەمەکانیان نیان دەتوانی کار بکەن و ئەمە کێشەیەکی گەورە بوو بۆ هەموو لایەنەکان کەکراوانها گەلک وڵات گەلک کۆمپانیا سیستەما کراودسترێک بکار ناینن یعنی گەر پرسکرێک ماکرۆسۆفتێ ببە پاراستنا وان چاوا دەبە بەڵێ ئەگەر ڕێکخراوەکان کراوسترایک بەکارنێن ئەوە کاریگەریان لەسەر نەبوو بۆهۆی ئەم کێشەوە ئەگەر ئەوان چارەسەرێکی دیکە بۆ دژە ڤایرۆسەکانیان بەکاربێنن بۆ نمونە وەک مایکرۆسۆفت خۆیان چەندین سیستەمی دیکە دەفرۆشن ئەمانە کاریگەریان لەسەر نەبووە ئەمە تەنیا و ڕێکخراوانەی گرتوتەوە کە کراوسترایکیان بەکارێنەوە بۆ پاراستنی سیستەمەکانیان لە ڤایرۆس بەلێ گەلک سپاس بۆتە ڕەوان سعید شارەزایە کارە و بارەی سایبەر سێکیوریتی ژ ناشویل کوردستانە بچووک ژ ئەمریکا لەگەڵمە سپاس